بەڕاستی دڵم پڕ بوو بڕێزم ئیساگە بینیم لە دەرەوە ئەم جێشێن هێناوە غەدر لە کوردەکە کە بە چاو خۆم بینیم ئەگە بە چاو خۆم نەم بینایە بڕوام ناکرد بینیم کە مناڵێ بەسەر پاسیلۆ بوو ئاڵایەکی پێ بوو ئاڵای کوردستان کە بینم جێشەکە ڕۆی بە چەقۆ لێ کردەوە بڕی بە چەقۆ ئاڵاکەی بڕی تێگەی ئاڵاگەی بڕی یانی دڵم پڕ بوو بەڕاستی تێگەی لیان نەپاڕێمە داوایان لێکم لەبەر خوا تێگەی بەس بێن هانای ئەم خەڵکەوە یعنی بەڕاستی هەتاکەی ئەمانە غەدرەکەن هەتاکەی توخوا بڕۆم بۆ دەنگدان بەسەوە نیان پێڵێم بڕۆم بۆ دەنگدان باوە ئەمانە زاڵ نەبنە سەرمان مەکتەبەی کێ میلیۆن ڕێژەی کورد تاوەکوێست ینی کە زۆرینە دەنگ دەرەکەی ئەگەر بە کوردیش حساب بکەی کە لە گەڕێکی کوردیە لە 120 لە 120 تاوەکوێستە باشە بەڕای جەنابەت یان کەمە وەڵایی کەمە بەڕاستی یعنی نازانم بۆچی هەتا ئیساگە نازانم باگا ناتنە بۆ نایەن دەنگدەن چاوەڕێی چیانە هەتا ئەو غەدریان بەدڵە بە قبوڵیانەوە غەدرا هەتاکە یانەوە غەدرکەن ئەوەی کە من وتم خەڵکم بینیوە بە پاس لە ئەنگری نەتەوەی تورکمان یان عەرەب کە خەڵک بە پاس دەهێنرێ ئێوە شەوەتان بینیوە کە لە دەرەوە دانهێن کە لێرە دەنگ بن بە مونەزەمیان هێنن وەڵایی منە شتەمە نەبینەوە نازانم بەڕاستی ئاینە ناتوان بڵێم ئەو شتاوە نەبینیەوە شتە باشە من کە هاتمە ئێرە لە ئەو پاسانم بینی زۆر باشە داواکاری چێ لە خەڵکە کە بێدەن بڕۆن دەنگدان بەڕاستی یانە و غەدرمە بینی بەڕاستی دڵم پڕ بوو